باشە ئەم نەها بەحسکەین فۆرێکس جارێ یەکەم جار دوێ ئەمزان فۆرێکس چییە ستۆک مارکت چیە خاڵێن جودایە دنێ بەراواندا چنە فۆرێکس بازارێکی دومدارە کو تێدا بازرگان bi keyfa xwe cutên diravan bi hev bihore tenî zêdetir dinê bera parey û pareyê da bazar dê tekirin wekî dolar û euro nazda dolar û euro yenê Japonî pawnê sterlînî heta dawiye carê zêr û kanza jî têde hene wekû neft bazirganiyê têda dike bîviya ku bazirganiyeke yani bazirgan bibînît bilindbûn û daketinan divê bilindbûn û daketinê de me fay wergirî di heftiya derbazbûyî da me wisa got wekû bername bazirgan merjnîne her firotinek firotin bît û her kirînek kirîn bît kirîn û firotin her du kirînin û bi hîratî te behes kir û me jî li ser temam kir cutê diravên herî berçav ku di hêla bazirganan de di forexê ta tên kirîn û firotin û tevger û livînan dikin ez baha behsa euro û dolarê dikim ku ji sadê bîst û heşt pêk tînît al ser ekranê rûdawê ji wazehê diyar e euro û yenê Japonya ji sadê çardê yan ji sadê hevdê پاوندی بریتانی دیگل دلاری ji sadê çardê ez behsa dolarî digel dolarê Kanadî dikim ji sadê çar e komeke dinya mezina diravên ku serekîn e ev mijare beşa yek ji bernameya bazirgan me hindekî li ser behes kir bû carê cudaya dilêbera forex û stock market ev pênaseyeke kurd li ser forexê stock market بەڵێ شتێکی زۆر جوانێ شارەت پێدا لەسەر فۆڕێکس بەڵێ بە دڵنیاییەوە ئەو شتانێک کە ئالوگوری پێکردن لە دراوەکاندا ئەوە باست کرد یۆرۆ پاون یەن ئوسترلینی نیوزلندی ئەمانە ئێمە لە بازاری پشکەکانیشدا هەمانن کە ستوک مارکەتەکان بەگشتی نازداکمان هەیە ئێمە داوجۆنسمان هەیە ئێمە ئامازونمان هەیە ئێمە نیکمان هەیە ئێمە فۆرتمان هەیە BMW-مان هەیە کۆکاکۆلامان هەیە ئینستاگراممان هەیە هەر شتێک لە بازارە جیهانیدا دەبینین کە کۆمپانیایەکی زەبەلاحە کۆمپانیایەکە کە چوویتە ناو پشکەکانەوە ئیتر تو دەتوانین نرخەکەی بکڕی چونکە نرخی مەسەر نرخی تێسلا دەبینین گەیشتە 212 دلار کاک بەختیار پێشێک مانگ 100 دلار بوو 107 دلار بوو باوەڕکە ئێمە ئەمانزانی ئەبێت بەرزبێت لەبەرەوەی ئیلیۆن ماسک پرۆژەیەکی گەورەی هەبوو بوو تڕێلەکانی گارەبایی تو تێ لەناو بازارەکەدا ئەڵێ کاکە پێویست ناکرد بچم دراوەک بکڕم هیچی لێ نازانم یان ئاڵتۆم بکڕم چکە خەڵک دەکڕێ وەرە تێسلا بکڕە لەبەر ئەوەی پرۆژەیەکی هەیە کۆمپانیاکەی لە داهاتوودا شتێک بکە تو ئەو کاتە کەتە تێسلا ئەکڕی 100 دلار فەرقی کرد باشە ئەمە بەحسا فۆرێکسێت کرد جودایەت لێبەرە فۆرێکس و ستۆک مارکێدا فۆرێکسیدا 5 ڕۆژاندا 24 کاژێرادا تو کاری ڕفتار ستۆک مارکێتیشدا بە هەمان ستۆک مارکێتدا ئێمە مەسەلەن ئامازونمان هەیە ئەسومەکان نازداق کراوەیە کێشەی نییە داوجونس کراوەیە بەڵام ئەمازون و تێسلا و ئەپڵ و ئەمانە کاژمێر 5.5 نیوەڕۆی کوردستان هەرێمی کوردستان ئەڕبیل دەکرێتەوە چکە ئەو کاتە جوڵەی ئەمریکا دەست پێ دەکەوێت و ئەسومەکانی ئەمریکا مارکێتەکەی ئۆپێن دەبێتەوە ئەوە جیاوازی هەیە لەگەڵ دراوەکان نا لە هەموو 5 ڕۆژی هەفتەدا 24 کاتژمێر ئالوگۆر پێ دەکرێت ئەوە نهاتوو بە حەستکەی ئەو ژیا هەی مەسەلا جوداهەیەکە دنجی دنێ بەرە فۆرێکس و ستۆک مارکێتدای کاکەسە جارێ د فۆرێکسێدا لە سەروان پێنوێن و کۆمپانین تۆ دخوازی بەفگواردنی و بازرگانی بکەی بخوێن بەڵێ ستۆک مارکێدا دوێت و بە خوێندنێکە زانستی تەکنیکی دوم درێژتر بخوێنی ئەمە نقطەیەکی زۆر گرنگ بوو کەواتە پەیوەستە بە خودی سایکۆلۆژی کڕینی بازرگانەکەەوە درێژ خایەن بێت ئینڤێستی بکە کاتێک تو ئەسمە کڕینا بە تۆ بڵێ کاکە سبە قازانجەکەم بەڵام ئەتوانی لە ئاڵتۆن وا بڵێ ئەتوانی لە نازداک وا بڵێ بەڵام کە تێسلا بکڕێ بێت بۆ 3 مانگ بکڕی مەسەلەن ئەوە چکە لەبەر خاو دەجوڵێ قازانجەکەی خاوە کات و تایمی ئۆپێنەکەی خاوە